بەخێر بێ خاتونگیان. زۆر سپاس بەخێر بێ مامۆستاگیان. سەر چاومان. زۆر سپاس مامۆستاگیان، پێشەکی بەرنامەکە و دەستخۆشی لیەکە سپاس دەشت دەکەم. ساغ بێ. من باسی کوڕەکەمەکەم. کوڕەکەت؟ بەڵێ بەڵێ کێشەی کوڕەکەمە. بەڵێ. من ساحێبی 4 مناڵم، 3 کچ و کوڕێکم هەیە. کوڕێکی درێژ بن. تاقانە. کوڕەکەت تاقانەیە؟ تاقانێ. بەڵێ. مامۆستاگیان من بە کورتی ئێلم، چکە لە بەرەوەی ئەگەر زۆر بڵێن باوەڕکانی عینی دەفتەرێ پڕەکاتەوە. من بەدامایی ئەم کوڕم بەخێم کردووە، بە هەتیوی بە کارەکەری ماڵان و نانکردنی ماڵان من ئەم کوڕم بەخێو کردووە هەتا گەورە بوو. لەخوا بەزار بە 3 کچم هەبوو کە 3 کچەکەم یاوە بە شوچونەتە ماڵ حاڵی خۆیانەوە. ئەم کوڕەشم هەموو ڕۆژێ هاتۆ ئیشیەکر و کاسپێکە و خۆزگا ڕۆڵەگیان ژنێک بێنە تۆ شوێتە ماڵ حاڵی خۆتۆ تمش بمردمە قەینێک. تۆڵە ڕۆژە کوڕەکەم هاتۆ وتی دایان تۆ حەزەکەی من ژن بێنم، تم ئەی چۆن ڕۆڵەگیان من خواخۆم بۆ ئاواتەوە. ئێتە کوڕەکەم وتی دایان من کچێکم دۆزیوەتەوە، هاوتەمەنی خۆمە و زۆرم خۆشێ، یەکتری ماخۆشە و عدماناوە بە یەکتری کە بچم من بۆ داوای ئەگەر تۆ من خۆش حەزەکەی ژن بێنم بچە بۆ داوای ئەو کچەکە خۆم دۆزیمەت. باش. ئێتر منیشتم ڕۆڵەگیان کام کچێ ئادی پێم پیشان بانە پێی پیشانام و وتم باشە ڕۆڵەگیان من دڵێ ناشکێنم بە دڵی خۆتەکەم، بەڵام تۆ ئەتوانی بەخێویکەیت و یعنی خۆش گوزارانی بیتێ. وتی ئەی چۆن دایگە من خۆشمێ. ئەی شوشتی هەیە کوڕەکەت؟ کوڕەکەم شاگردی مەطعەمە مای بە 450,000. 450,000. بەڵێ. ئیتر خۆشم خانێکی خنجیلەم هەیە 75 مەترە. ئیتر تەقاوەتی مێردەکەشمێ بەوە ئاژیم. باوەڕ کاتچێک معنی ئەو تەقاوەتی وەرەگە فرە دەرز و دەرمانی حەبوشتی خۆمەکەم ناتوانم یارمەتی کوڕەکەشم بۆ شاگردیە خۆیە ژێنی. تێرگە جار بەجار علاگەی شتێکی بێناتۆ لەگەڵ دەستخۆیە. وڵای تر وتی دایگیان من بە کچەکەم و تۆ کچەکەش بە دایکی وتووە کە ئێمە بچین بۆ داوای. ئیتر میش ڕۆژێک لەگەڵ خوشەکانمە قسەم لەگەڵ کرد و لەگەڵ خوشەکانمە چون بۆ داوای ئەو کچە کە چون پێشەکی زۆر ماڵێکی باش و ڕێک و پێک بوون ئەیبیانتیانە بوو. کە چوونە پێشەوە داوامان کرد ماڵی کچەکە وتی ئێمە کچ و کوڕەکە یەکتریان لە بەدڵ بێ بەس پیرۆزباییمان لەسەرە. ئێمەش خواخوا مشتێکی ئاو بەس دەتوانای ئێمە ئەو پەڕی هەبوایە 6 تا باگزنی بڵێ سوکاڵەمان بۆ بکڕا لەگەڵ ئاڵقە سەعات و 2 دەستجلە. وڵات چوونە پێشەوە و ئیتر ڕازی بوون و ئیتر ئەو شەوەی بڵێن نیشاناکرێ هەنێ پیامان کۆ کردەوە چون بۆ دەستنیشانێت شیری نوشتمان کە ڕووی شەکرا و ئاڵخە و سەعات. ئەو شەوە دەستنیشانیان کرد و ئیتر ڕۆژێکیش دانرا بۆ ئاڵتون. ئەو ڕۆژەی کە دانرا بۆ ئاڵتون بچین ئاڵتون هەڵگرین لەناو زەڕەنگەرەکە دایکی کچەکە دەست یا پشتێنی ئاڵتون. باوەڕکە یعنی تر هەر حەپەساین ئێمە یەکەم جار وان نەبوون و بە 6 تا بازی ئێمە سوکەڵە توانیمان خۆ دەزانین لەم زۆرۆفە ئاڵتونش زۆر گرانە نەمانەتوانین. ئێمە لە ماڵی دنیا ئەو پەڕی 40 وەرەقەم هەبوو هیچی کەمان نەبوو لەگەڵ ئەو خان و خنجیلێنە. وڵاتر کە چوونە پێش و چوونە دوکانی زەڕەنگەرەوە دایکی وتی ئەرز و ئاسمە هەستێ ئێمە پشتێنی ئاڵتونمانێ من کچەکانم کەی یاوە بە شو کچتەی ئاڵتونیا گۆڕ بووکەکانم هەروە ئەبێت لەبەر قسەی خەڵک بێ و لەبەرهین بێت من کچەکەی پشتی ئاڵتونی بۆ کرد. ئیتر وەڵا ئێمە لە دوکانی زەڕەنگە بوو بە ناخۆشی دەمەقاڵی من هەستان ڕۆشتین چونەوە بۆ ماڵەوە ئەوانیش چونەوە بۆ ماڵەوە. لە دوایە کچەکەم کچی بڵێن ئەو ئافرەتە بووکەکەمان لەگەڵ کوڕەکەمان قسەیان کردوتی دایکی و تێتی ئەگەر ئەو کوڕە توی خۆشیە بەڕاستی ئەگە قەرزیشی بۆ کردی بێ ئەتوانێت بۆ بکە. ئیتر هاتۆ کوڕەکەم وتی دایان قەی ناکە ئەو کچەکانی بەسا پێی وتووە دایکی و تێتی ئەگە خۆشیە گە قەرزیشی بۆ کردی بێ ئەتوانێت تۆ بێنێ. ئێتم ڕۆڵەگیان ئەوە قەرزیشی بۆ کرد خۆ قەرز ئاسان نییە هەرە ببییتەوە ئێمە لەکیو ئەماتوانی بین و یان پشتێنی ئاڵتونی بکەین پشتێنی ئاڵتون بای دەفتەرێکە ئێمە لەکیو ئەتوان. ئەی کچەکە ڕازی بوو بەم قسانی دایکی کە داوای پشتێنەکە؟ بەڵێ ڕازی بەس بە کوڕەکەی وتوبی ئەگەر من هاتمە لەو ئانە بیفرۆشەرەوە یعنی ئەگەر ئەو پەڕیمانە دوومان بیفرۆشە بەس بەوەی دایکم قەنەعەت پێ بکەین. ئاوە وڵای تر ئێمە هەرچۆنێ بوتم باشە ڕۆڵەگیان چی بکە وڵا بەگەن دەستکەین بە قەرز کرد قەیناکە دایگەن تۆ بزانەر بە پورەکانم بڵێ خوشکەکانی خۆم هەنێ قەرزم بەنێ منیژە چم بۆ لای ڕەفیق و برادەر و شت چین قەرزکەم. ئیتر هەرچۆنێ بوو دەفتەرمان دەبر کرد هەم ساسە لە نەچوونەوە بۆ دوکانی زەڕەنگەر و پشتێنی ئاڵتونمان بۆ هەڵگرت کە پشتێنی ئاڵتونمان بۆ هەڵگرت. ئیتر برادەرەکان وتیبی ئەو پەڕی 4 مانی کە بێ بە وەعدی یابوونی قەرزەکە دوای 4 مانەکە من ئەتانەمەوە ئاشتانە باش. ئیتر هەرچۆنێ بە پورەکانی بڵێن خوشەکانی خۆم پوری کوڕەکەم وتیان قەیناکە ئێمە پەلەو لێ ناکە ئەگە بە 2 ساڵی کەش بمانیتەوە بەس خواکە تۆ ژنەیت و ئەچیتە ماڵ و حاڵی خۆت ئێمە پەلەو لێ ناکە. وڵای تر ژنمەمان گواستەوە مامەستاگیان و ئیتر
حەفلشمان بۆ کورد ماڵێکی چونە کرێت و لای من نەژیان چونە کرێتیوە ئیتر بە خزم و کەسوکە هەرچۆنی بە هاوکاریان کرد و ماڵێکی خەنجیلیان بۆ پێکەوەنە هەر ئەوەی خۆش بوو تا نزیکی 4 مانگ دوای 4 مانگ ڕۆژێکیان کوڕەکەم بە پەلە هاوان هاتەوە و سێکەم سەر و قژی تێکچوو کراسی دراو وتم چی ڕۆڵێکیان بۆچی وەولیا دی وەڵای دایگیان لێمە پرسە لە ئیشەکەم بوو ڕەفیق و برادران کە قەرزم لێکۆ هاتنە سرم بۆ بەدەمە بۆڵێم ئەڵێ داوای قەرزەکەکە منیش هەرچەندەکەم ئەیبم ناتوانم من مای 250 کریەخانوەیە مۆلی دەیە خۆ دەزانیت زۆرفی بەم شتە گرانوینە بۆ بەدەم بۆڵم لەگە ژنەکەمە ژنەکەشم چۆتۆ ماڵی باوکی دایکی کچەکە وتێتی یان ئەوە تا حربی فرۆشی حاشا و لێکم کچمنی نەی تۆ بەم ماڵە ئێتە کچەکە لەگەڵ بڵێم بووکەکەم لەگەڵ کوڕەکەمە بۆ بەدەمە دۆڵە ئیسە تۆراو لە ماڵی باوکێتی نە ئەوە تا ئاڵتونەکە بفرۆشێ نە قەرزاری ژوازی لێنێ ئیتی وای لات ئەم کوڕم بەخوا مامۆستایان دایکە بمرێ ئەم کوڕی من نییە باوەڕکە و سا بکێشا بەسەریا قسەی نێکە ئێستا هەر ناوێری قسەی لەگەڵکەی ئیتە تووڕە عەسەبی لە گیانی خۆی بێزار خارش کە بەکری گرتێتی ئەوە دوومانە بێ کرێخانی نەیاوە دەرگای قفڵە هاتوتەوە سەر دڵی من مشخواخوام و کوڕژن بێنە بچێتە ماڵ و حاڵی خۆی ئیسراحەت کە ئێستا قەرار وایە کوڕەکەمەڵە یان ئەوە تا تەلاقیە یان کەسێ لەو قەرزانە بەدەستی من شتێکی لێ من ناتوانم بیانم ینی باشە دایکی ئەم کچە ئامادەیە کچەکەی پتۆرێ بەس ئامادەنی ئەو پشتێنە بفرۆشە وتێتی حاشا و لێکم ئەگەر ئەو پشتێن ئاڵتون باشە بە کچەکەی بە تۆرای ڕۆشتە تۆ لای ئەمەی پێخۆشترە تا پشتێنێکی ئاڵتون خۆچکە من خۆشم ڕۆشتم بۆ لای کەسی بڵێ خزم و شتیشمان ناردووە ئەڵێ سوێنم خواردووە من هەر لەناو خزم و کەسی و کاریش بێ بازە کەسە دڵی شەق پێ برم بڵێ کچەکەی پشتێنی ئاڵتونی زۆر پێ بۆی دڵی خەڵک شەق بەپێرە نازانێت کە ماڵی کچەکەی وێرانەکە بەمە ئیتر هەرچەند پێم وتە ڕۆڵێکیان ماڵی دنیا ئەوە نان هەر کاتێک کوڕەکەم هەبوو دەوڵەمەند بوو بۆت ئەکاتەوە تۆ ئێستا بیفرۆشە بە ئەم قەرزای لە کۆڵتان بێت ئەی باش لە ئەوڵۆ بۆ شووپیەکە لە ئەوڵۆ خۆت ئەزای کوڕەکەم ئەمنە دەوڵەمەند نەبووتی خۆت ئەزای شاگری مەڕان چیتی پێیاکە لە ئەوڵۆ بۆچی ڕازی بۆچی ڕازی ئێستا بۆ کردان بە بیانی کچەکە خۆی ئەڵێ چی کچەکە لێرە ئەڵێ ئەڵێ هەتا دایکم ڕازی نەبێ نایم دایکیشی بۆ بەخینە کچیش لەبینی دایکی و مێرداگیری خواردوە هەتا بوشە بە دەنەدەن و شەڕیشیان چکە لە باشە کچەکە خۆی پێشتر پێشنیارێمی بۆ نەکردەوتێتی من دوای 4 مانگ ئیفرۆشمەوە چۆن مامەسای پێشنیاری ئەوەی کو ئێمە بووە ڕازی بوون ئەینە بەخوا من ڕازی نییە من نەمەوت ئەمە ڕۆڵێکیان قەرز ئەڵە کۆنە بێ نافوتێ یەنەوە سەر دڵە دوایی تۆ ناتوانانی بی هەرچەند لەو کاتە چکە حەزی خۆی بوو منج نەمەتوانین دڵی پشکێنم ئەی لەو کچەگە تۆ حەزەکەی ژن بێنم من لەو کچە نەبێ زیاتری کچی کەسی کەم ناوێت بەس ئەو مەوێت ئێتە کە ئەویش کە ئەوەی ود مەجبور ئێمەش من خواخوام و ژن بێمشێتەوە ماڵی حاڵی خۆی و من نەبزانی مەسیری ئاوای لێ ئاوە داماوە بێت و دوومانەوە بێ کرێخانی ناو لێ قەفڵ درا و ژنی ژەوتە لەوێ نایەتەوە چۆ بەقینە ئیتر نازانی چی بکەین تو مەشکم چارەسەرێک ئەم مامۆستا بە ڕێزێ تریفەخان بەشکم چارەسەرێکمان بۆ بکە قسەی لەگەڵکە زای تاکی ئەم کێشێ ئاوابێ ئێمە بۆ قسەکردن لەگەڵی بێبەستەر چاوە ئێمە ئامادەین کە قسەوەرەوەکو چۆن لەگەڵ کەیسەکانی تراچوینەتە لایەن و قسەمان کردو بۆ ئەمەش بەسەر چاو ئەماکەین بەڵام کۆمەڵک شتی تر هەیە لێرەیە یعنی بۆ نمونە ئەم دایکە کە هەر لێ سەوا بکە لەگەڵ ئەم ماڵەیە لەگەڵ کوڕەکەتە لەگەڵ کچەکەی خۆیە یعنی دوای زمانی چیەکەی کە توایی بێڵێ ئەم ماڵە خۆشبەخت بن بێڵە کچەکەی خۆشببختی هەبێ لەگەڵ کوڕەکەیە یعنی ئەگەر ئەمە لە سەرتاوە بەم شێوازە بکە ئەیدئا لە کۆتایی جا لەبەرەوە یەکێک لەو شتانی کە زۆر گرنگە کە ئەبووە ئێوەش بتان زانیایە سەرەتا هەر چوونە پێشەوەیکی هەڵە بووە یعنی ڕاستە کوڕێک کچێکی بەدڵە بەڵام کە ئەزانێ ماڵەکە بەو شێوازە بیان وەگرن ئەبێ لە حدێکا بیوەستێنێ چکەگە لە سنوورێکە نەوەستێنرێ ئەم شتە بەدەمیەوە ڕواک و ئێستای لێت کە بەم شێوازەی لێ هاتووە یعنی کاتێکە بیر لەوە بکاتەوە بڵێ وەڵام من قەرزەکەم لەبەر خاتری ئەوەی پشتێنێکی لیرە بکەم نە ئەبووە لەو کاتەیە هەر خۆشت لەگەڵ کوڕەکەتە ئەم بڕیارەتان با بگیان ئێمە نیمانە دەستنیشانماکە مامۆستاگەن قسەیان نەکرد کە گەشتە دوکانی زەڕەنگت لەوێ شتەکە سنوورێکتان بۆ دابنێ کاتێ تۆ سنوورێکی بۆ دابنی بابگیان داوای پشتێنی لیراکەم نیمە فەرمونیمە ئەگەر کوڕەکەم تەوێ کوڕەکەم کوڕێکی باشە کوڕێکی باخلاقە کوڕێکی بەڕەوشتە کوڕێکی ئیشکەرە ئەوێ ئیشی خۆی بکە ئەوێ کاسبی خۆی بکە ئەوێ ماڵ پێکەوە بنێ ئەگەر بەم شێوازە کوڕەکەی من تەوێ لە خزمەت تاینوینە پێشەوە بەس ئەگەر داوای پشتێنی ئاڵتونەکەی دێ من نیمە چی پەنا بۆ قەرزبەری جارێ ئەمە هەڵەیەکی زۆر گەورە بۆ کە بچن قەرزی چیش قەرزی دەفتەری یعنی بە کوڕێکە 450,000 هەیە بە چی توانێت قەرزێک باتەوە کە بای دەفتەرێ بێ دواتریش ئەو وعد و عودەی کە ئەیا بۆ نمونە بەڵێنێکە وەڵام من دواتر ئەیفرۆشمەوە دەفەرمووتە دواتر نایفرۆشێتەوە
جا لەبەرەوە ئەمانە کۆمەڵێک هەڵەبووە کە بەسەریان تێپەڕین بۆیە من زۆرێک بە دایکان و باوکانی تر ئەڵێم کاتێکا چیتە داوای کچێک بۆ کوڕەکەت خۆمە خەرە ژێرباری قەرزەوە بە هیچ شێوەیەک. قەرزێک کە لە تواناتانە ببییتەوە بۆ خۆتە خەیتە ژێرباری ئەو قەرزێک کە لە تواناتان نییە بییتەوە. وەکو ئەم حاڵەتی لێ وەکو حاڵەتی ئەم کەیسەوە تا فەرموو ناتوانێت قەرزەکە باتەوە کە ئەتوانێت قەرزەکە باتەوە تا ماڵیشی لەم لاو وێران بووە لە هەردوو لاو ئێجا دوێش قەرزاری جوازی لێ ناهێنێ سوێنە تووشی شتێکی شەبێ جا ئەمە سەرەتامە هەڵەیەکی گەورە بوو کە کراوە دوو هەمینیشت ئەبێ ئەم کوڕە خاوەنی بڕیاری خۆی بێ تەواو وەکو پیاوێک بچێتە پێشەوە بۆ لای کچەکە بڵێ ئەگەر ئەو پشتێنە کێشەی ئێمە لەسەر ئەو پشتێنە بێ دەفەرموو من بە هەر لێسە و جابێتەوە تۆگە کچێک ئەگەر ماڵێک ئامادە بن لەبەر خاتری پشتێنێکی ئاڵتون سەر لە ماڵ و خێزانێک کتێک بن لەبەر خاتری پشتێنێکی ئاڵتون ئەمە چڵەوەڵا بە خەڵک پێی بتەقێ یا ئەڵێ با من لە بەرچاوی خەڵکا بڵێم ینی بۆ چاولێکەریەک بڵێ وڵام من بڵم پشتێنێکی کردووە ئەگەر ئامادە بێ لەبەر ئەوە ماڵی کچەکەی تێک با کچێک ئامادە بێ لەبەر ئەوە خێزانی خۆی تێک بە دەفەرموو بە هەر لە ئێستەوە بێ بڕیار بە ئەبێ کوڕەکەت زۆر ئازایانە بچێتە پێشەوە ئەم قسێ بکە بڵێ یا ئەگەر من تەوێ یا ئەو پشتێنەتەوێ ینی ئەمە ژیانە تازە چێتە ژێرباری ئەبێ بچێتە ژێرباری ئەبێ ئازانە بچێتە ژێرباری تۆ بێ سوپاسی خۆی گەورە بکەی کە مناڵێکی ژنێ لەم بینایشت لە چوارمانی ئەوەڵا ئەم شتە ئێمە بەچاتێککەوتی لە ئەوەڵە بوتیان ئێمە بەس ئەوەمان پیرۆزبایمە لەسەر خۆی کچەکوتی بە ئاڵقەیە شوو پێەکەم ئەمە ئاڵقەکە بۆ ئاوی پێکردی بەداخەوە زۆر بەداخەوە بۆ ئەو خێزانانی کە بەم شەوازە بیرەکەنەوە ئەین چەند جار من ئەمەم بیستووە لە چەنەها کەیسی تریش کە پێشتر هاتوونە تەلام بۆ ڕاوێژکاری ئەڵە سەرتاڵێ وڵای مە هیچی وامان ناوی و هەر کوڕەکە ڕێک و پێک بە هەر کوڕەکە باش بە هیچی وامان ناوی بەڵام دواتریش ئەم هەموو کێشەی بە دوای خۆی ئاهێنێ و داواشتی زۆرەکەن وردەوردەواکەن داوای شتێکی زۆرەکەن جا لەبەرەوە ئەمە گفتوگوی زیاتریشی لەسەرەکەین لەگەڵ ئەم خاتونانی کە لێرەن ئەبێ کوڕەکەی خۆت ئازانە بچێتە پێشەوە بۆ ئێمەش هەر شتێکمان پێ بکرێت کە بۆ چوونە ئەوەی کە لەگەڵ یا بچین قسە لەگەڵ ماڵە خەزورانی کوڕەکە تا بکەین ئێمەش ئامادەین کە ئەمە بکەین بەڵامی ترە بێ کوڕەکەت پیاوانە بچێتە پێشەوە ئەم بابەتە حل بکات ئەم بابەتە چارەسەر تۆ بە قسەی ناکڵە دایکم هەرچێک بڵێ من قسەی ناکە تەواو ئیتر تەواو ینی کە بزانێک ژنێک بە قسەی ناکە لەبەر خاتری پشتێنێک ماڵەکەی تێکەیە دەستبێنێ کێشەی گەورەتریشی بۆ دروستە خۆش بێ خاتونگیان مادەم هاتووی تێرە من دواتریش پێکەوە دائنیشین و زیاتر قسە شەکەین